هەڵتۆن ئەمە چی ئەمە بەس ناوێنی چی وتی وەڵاوە کارمەندەکانمان خەویان لێکەوێ ئەگەر وانە بێ و السلام عليكم مامۆستا. عەلەیکە سەلام قوربان گیان. باش مامۆستا. باشی برا شیرینەکەم بەخێر بیت. سعد ماچکم. برای جوان. مامۆستا پرسیارێکمان هەبوو. فەرموو قوربان. مامۆستا ئەمە پاسمان هەیە کۆستەرمان هەیە تەڵەبەی دەگوازینەوە. باش. یعنی داوای بلوتوزی دەکەن گۆرانی شتی لێ دەدەن. یعنی هیچ پەیوەندیشی بە پارە حرامکردنیمەوە هەیە؟ چۆن چاوە ڕاستەکەم تۆ چییە کچ بارەکە یان کوڕ؟ وەڵا کچ و کوڕن. ئەی باوکە گیان ئەی باوکە گیان وەڵا برا شیرینەکەم ئەبێت تۆ نەسیحەتکاریان بی تۆ لەوان گەورەتری ڕەنگە خێزانەتە بێ یعنی ئەبێ بێنی ئەم کاری ئێوە ئەیکەن کارێکی ناشیاوە حرامە پاشان ئێوە کەسانی تربەوین ئێوە مجتەمەع و کۆمەلگا دوو ڕۆژ دەستی چاوی لە ئێوەیە ئەوە کەی پەروەردەیەکی جوانە تۆ لەناو پاسا بەناو کۆڵانە ڕێکەیت و گۆرانی سەریع بکەیتە سەری بە هیچ شێوازێمەیان دەرێ وەڵا سبەینان قورئانە بابرین دەگەینە مەسافەک ڕێیەکی داوای بلوتوزی دەکەن گۆرانی شتیوا لێ دەدەن. دوای چەندێکە بێتە گۆرانی؟ بەخوای دوای تقریبا سعات و نیوەک تەڵەبەکردنەوە پاشان هەینێ دەفتە ئەوە گۆرانی شتیوە بێتە گۆرانی دوایەوە ئەییا جوانە ڕۆینەوە ئەییا ئارێ وەڵا مامۆستا وەڵا برا نابێ برا شیرینەکەم نابی نە وەڵا نابیتن براکەم وەڵای مامۆستا یعنی بەدەستە توش نییە بەڕاستی یەک و دوو نینە تقریبا 30 تەڵەبەک دەبن یعنی تو ناتانی هەمویانەوە بکەی برێ وەڵی نازای چەندی سعاتکەی باشە بۆچی منە چمە دوکانێکەوە یعنی ئەو ڕۆژە لە هەولێر بووم باشە مناڵەکانیشم لەگەڵا بوو چوومە مۆڵێکەوە هەر مۆڵێکی جلوبەرێک بوو شتێکیان کرد بۆ سەری بەڕاستی نازانم ئەمە چی بوو عنی نە تورکی بوو نە فارسی بوو نە عەرەبی بوو هیچ نەبوو بەس گرمەیە هاو باشە بەس گرمەیە هاو حەخەری و مێشکم وەڵای تر کە منیان بینی وتیان بەخوا مامۆسا ئەمە یاسایە و نازام چی و ئەگەر وانە بێ کارمەندەکانمان خەوی لێکەوەمانە و وەڵاوە الحاصل پیانم کوژانە وتم کاکە گیان من لێرە نابم ئەگەر ئەم شتەی تیاویە وەڵای تر کوژانیانە و هەنێ قسم کرد لەس وتم باشە ئەگەر ئەمە قورئان بێت کێشە بۆتان هیچ کێشەیەکان بۆ دروستەکە وتی یاخە خاوەنی مۆڵەکە قبوڵی ناکات سوبحان الله سەیرێکی ئەو خەڵکە چەند بێ ئیمان بووە ئەوتم باشە وتی یاخە ئەمە نازانم ستاندەری عالەمی نابێ قورئان بێت کورەوتم کاکە تۆ مسلمانی ستاندەری عالەمی قۆندەرەی کوێیە تۆ باسی چیەکەیت تۆ مسلمانی مسلمان ستاندەری عالەمی چییە و تەڕەماش چییە تۆ مسلمانی باشە سرودێ خۆش بکە سەری شتێک بکە سەریکەوە شیا و بێ کاکە بە مجتەمەع و بە کۆمەلگاکە دەمە چێ کردوتە سەر ئەمە چی ئەمە بەس ناوێنی چی وتی وەڵاوە کارمەندەکانمان خەویان لێکەوێ ئەگەر وانە بێ و وتم کاکە گیان برای شیرین ئێمە لە کۆمەلگایەکی مسلمانە ئەژین و پاشان ئێمە مسلمانین کوردین پاشان ئەمە شتێکە کردوتە سەری والله مەگە جنۆکە لێ تێک بە ئەمە ئێمە لێ تێ ناگەین والحاصل ئەتا من لێ بم کوژانیانەوە کەواتە تۆش ئەتوانی لەناو پاسەکەی خۆتە یاسایە بە خۆتە بێ قبوڵی ناکات دایانگرە و بڕۆ کەسابەتێتر کە چاوە ڕاستەکە وەڵا قسەکەت تەوا مامۆستا ئەیوە نێ برا شیرینەکەم وەڵا هێڕەندەیە من لە خزمەتان قوربان گیان باشە چاوت ماچەکە مامۆستا دەست خۆشی زۆر مەمنون برای شیرینم چاوەکە با خێر بنووسی برای جوانم خوا بەخێر بیسەر